بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لەگەڵ هەوڵەکان بۆ پێکهێنانی حکوومەتی نوێی عێراقی تونند و تیژەکان دژی خۆپیشاندەران ڕووی لە زیادبوونە کاندیدی ڕاستپێدا و بۆ سەرۆکوەزیرانی عێراقیش ڕای دەگەنێت ئەم ڕووداوانەوا دەکات نەتوانێت لەو ئەرکەی کە پێی سپێردراوە بەردەوام بێت. بە میوانداری بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەن نوێرانی عێراق تاوتوێی ئەم پرسە و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداد و وەکو چۆن بەشداری کابینەی داهات حکوومەتی عێراق دەکات تاوتوێ ئەم پرسانە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. لە سەروبەندی پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق تونند و تیژیەکان دژی خۆپیشاندەران بەردەوامن و سەرۆکوەزیرانی ڕاستپێدراویش دەڵێت ئەو ڕووداوانە وا دەکات نەتوانێت لە پێگەێنانی حکوومەت بەردەوام بێت. بسم الله الرحمن الرحيم. شعبنا العراقي الكريم أبناء شەوی ڕابردوو لە پارێزگای نەجەف کڵاوشینەکانی سەربەڕەوتی سەدر هێرشیان کردە سەر خۆپیشاندەران و لە ئەنجامدا زیاتر لە 10 کوژرا و دەیان برینداری لێکەوتەوە. کوشتنی خۆپیشاندەرانی نەجەف محەممەد تۆفیق عەلاوی کاندیدی ڕاستپێدراوی هێنایەت دەنگ و ڕاگەیاند ڕووداوەکانی چەند ڕۆژی ڕابردوو نیشانەیەکی مەترسیدارن و ڕشتنی خوێنی عێراقیەکان هێڵی سوورە. محەممەد تۆفیق عەلاوی وتیشی بەردەوامی ئەو ڕووداوانە وا دەکات نەتوانێت لە پێگەێنانی حکوومەت بەردەوام بێت. ئەو کات کوشتنی خۆپیشاندەرانی نەجەف کاردانەوەی نەتەوە یەکگرتووەکان و یەکێتی ئەوروپا و باڵێۆزخانەی ئەمریکا و فەڕەنسای بەدوای خۆیدا هێنا. جێنین بلاسخارد نوێنەری تایبەتی سکرتێری نەتەوە یەکگرتووەکان لە عێراق ئیدانی ڕووداوەکەی نەجەفی کرد و ڕایگەیاند پێویستە لە هەموو کاتێکدا خۆپیشاندەران بپارێزین. لای خۆشیەوە مارتن هۆت باڵیۆزی یەکێتی ئەوروپا لە عێراق لە سەرگرژیەکانی شەوی ڕابردووی پارێزگای نەجەف وتی هەڕەشە و تونند و تیژی بەرامبەر خۆپیشاندەران لەلایەن گروپە چەکدارەکانەوە کارێکی قوبڵکراو نییە و پێویستە لێپرسینەوە لەگەڵ ئەنجامدەرانیدا بکرێت. لە هەمان کاتیشدا لە میانی ڕاگەیەندراوێکدا باڵێۆزی ئەمریکا لە بەغدا ئیدانەی ڕووداوەکەی کرد و ئاماژەی بەوە کرد جێی داخە تا ئێستا ڕێگە بە گروپە چەکدارەکان دەدرێت یاسا پێشێل بکەن و لە سزا و تۆڵەش دەرباز بن. باڵێۆزخانەی فەڕەنساش ئیدانەی ئەو ڕووداوەی کرد و داواشی لە حکوومەتی عێراق و هێزە ئەمنیەکان کرد گردبوونەوە ئاشتی خوازیەکان بپارێزن. بەردەوامی پێشێلکاریەکان دژی خۆپیشاندەران هاوکاتە لەگەڵ هەوڵەکان بۆ پێگەێنانی حکوومەتی عێراق. محەممەد تۆفیق عەلاوی لە هەوڵەکانی بۆ پێگەێنانی کابینەی نوێ بەردەوامە و هەریەکە لە هاوپەیمانەکەی موقدەدا سەدر و ئەیات عەلاوی و هادی عامری باس لەوە دەکەن کاندیدیان بۆ وەزارەتەکانی حکوومەتی نوێی عێراق نابێت. محەممەد عەلاوی کاندیدی ڕاستپێدراو بۆ پێگەێنانی حکوومەتی عێراق ڕۆژی یەکی ئەم مانگە لەلایەن بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق بۆ پێگەێنانی حکوومەت ڕاستپێدرا و ماوەی مانگێکی بۆ پێگەێنانی کابینەکەی لە بەردەمدایە. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز مامۆستا سەلیم زۆر سوپاس بۆ بەشداریتان لە بەرنامەکەماندا. گەسەرەتا لەو دەست پێ بکەین بەر لە پێکهێنانی حکوومەت سەبارەت بە هۆکاری تونند و تیژیەکان بەرامبەر بە خۆپیشاندەران بە تایبەتیەوەی کە شەوی ڕابردوو لە نەجەف و ئەمڕۆژ لە کەربەلا ڕوویداوە لەلایەن لایەنگرانی ڕەوتی سەدر کە هێرشیان کردووە سەر خۆپیشاندەران. هۆکاری زیادبوونی ئەم تونند و تیژیانە بۆ چی دەگەڕێتەوە؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا ئەو ڕووداوانەی کە ئێستا لە نەجەف لە کەربەلا ڕوودەدەن کە شوێنی دەرچوونی بڕیاری شیعەکانە و سەرچاوی بڕیار وەرگرتن لەلایەن شیعەکانەوە لە ئەو دوو مەرکەزەوە دەردەسن بە تایبەتی نەجەف کە شوێنی مانەوەی مەرجعی باڵای شیعەکانە. لە ئێستادا لە بەغدا و ناوچەکانی دیکە خۆپیشاندان ڕووی لە کزی کردووە بەڵام لە شوێنی بڕیاری ئەوان جاریشی دیکە وەکو بڕکانێکی تون دەستی پێکردوتەوە. ئەوانەش خۆی لە خۆیدا بەڕاستی دەستێکە بۆ ئەوەی ڕێگر بێ لەوەی کە محەممەد تۆفیق عەلاوی نەتوانێ حکوومەتەکەی خۆی لە کاتی دیاریکراوی خۆیدا دروست کات و پێک بێنێ. ئەوەش سەردەکێشێ بۆی کە پشێویەکان لە عێراق زیاتر بێ
و زەرمەندی یەکەم خەڵکی عێراقا و لە پاشان میلیشیا چەکدارەکان زیاتر دەرفەت لەو جۆرە پشێویانە دەبینێت. باشە بەس مامۆستا بۆچی یان ئێستا پێشتر سەدر خۆی پێشگیری خۆپیشاندانەکانی نەدەکرد بۆ نمونە لە بەغداد لە ناوچەکانی تر بۆچی ئێستا کڵاوشینەکانی سەر بە ڕاوتەکەی لە بەشێک لە ناوچەکان لەگەڵ خۆپیشاندەران ڕوبەڕووبوونەوە دەبن و بڵین پەلاماریان دەدەن؟ لە ڕاستیدا سەدریەکان لە بەغدا و لە زۆربەی ناوچەکانی دیکە و هەر لە دوای پرۆسەی 2003 کە ڕژێمی عێراق لە ناوچوو ڕژێمی پێشووی عێراق لە ناوچوو ئەوە بوو کە سواری هەموو ئەو مەوجانە دەبێت کە خەڵکی دیکە دروستیان دەکا واتە دائیمەن کە پشێوێک دروست دەبێت ئەو هەوڵ دەدا بە باشترین شێوە دەرفەتی لێ ببینێ و خۆشتان دەزانن لەو خۆپیشاندانەی ئاخیری سەدریەکان پێیەکیان لەگەڵ خۆپیشاندەران بوو و پێیەکەی دیکەیان لەگەڵ حکوومەت بوو لە پەرلەمانەوە قسەیەکیان دەکرد و لە خۆپیشاندانەکانیش قسەیەکی دیکەیان هەبوو. من پێم وایە عەفوان ئەو جەماعەتە نەتوانراوە داخوازیەکانیان جێبەجێ بکرێ و کۆمەڵێک مەرجیان هەبوو لەسەر محەممەد تۆفیق عەلاوی ئەو مەرجانە جێبەجێ نەکراون دەیانەیە پشەوی دروستکەن بۆ ئەوەی کە ئەو حکوومەتە لە کات و ساتی خۆیدا دروست نەبێ. بەڵێ یعنی لەلایەن سەدرەوە بڵین دەیانەوێت کێشە بۆ پێکەنانی حکوومەت دروست بکرێت چونکە هەندێک میدیا باز دەکەن کە ڕاستپاردنی محەممەد عەلاوی بە بەڕێکەوتنی سەدر و هادی عامری بووە. من ناڵێم سەدریەکان مەبەستیانە بەڵام سەدریەکان پێشتر کۆمەڵێک شروعیان لەسەر محەممەد تۆفیق عەلاوی هەبوو و لە تویتێکدا ڕایگەیان ئەوەی کە سائیرون داوا دەکات من ئامادەنیم بچمە ژێرباری بە دووری نازانم کە ڕێک لە ڕێکەوتنەکەدا کێشیان هەبێ یان جۆرێک بێ لە ڕیسالە بیگەێنێ بەو پیاوە کە مەبەستی بێ پشێوی زیاتر دروستکە تاوەکو داخوازیەکانی لە حکوومەتدا جێی بێتەوە لە کاتێکدا کە سەدریەکان لە ئێستادا وەزارەتی خارجیان هەیە و سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیان بەدەستێناوە جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمانیان هەیە نزیکەی 17 سەفیریان هەیە لە شوێنە جیاجیەکانی عێراق واتە پۆستی گرنگیان هەیە لە ناو حکوومەتی عێراقدا و پێیەکیشان لەگەڵ خۆپیشاندەرانە و لە گفتوگۆشتان کە بتوانن وەزیرەکانیان بمێننەوە ئەگەرچی سەرۆکی ڕاستپێردرا و ڕایگەیاندووە کە من ناوی هیچ وەزیرێک لە هیچ لایەنێکی سیاسی کوتلەیەکی سیاسی وەرناگرم. ئەو خۆپیشاندانانی لە ئێستادا کە هێرش دەکەنە سەر خۆپیشاندانەکان خۆتان بەوازحی دەبینین کە محەممەد تۆفیق عەلاوی ڕایگەاندووە داوا دەکەم خۆپیشاندانەکان بەردەوام بن کڵاوشینەکان کە هەوڵ دەدەن تێکیان بدەن حتمەن مەبەستیان هەیە ڕیسالەیەک هەیە کە دەیگەێنن بۆ سەرۆکی حکوومەت و بۆ ڕایگشتی کە ئەوان دەتوانن وەزعی عێراق تێک بدەن و ئەوان دەتوانن کە شوێنی خۆپیشاندانەکان بگرن و یعنی کۆمەڵێک شت هەیە لە پشتی پەردەوە. باشە بەس مامۆستا ئەو شوێنی کە بۆ نمونەوەکو نەجەف کە ناوەندی بڕیاری بڵین مەرجعی شیعەکانە بەس ئێستا هەم لە پێکەنانی حکوومەت هەم لە خۆپیشاندانەکان زیاتر سەدر کاریگەرترە یاخود بڵین مەرجعەتی شیعەکان و هیچ هەڵوێستێکیە بوو لەسەر ئەو پێشێلکارانەی کە لە نەجەف بەرامبەر بە خۆپیشاندەران کرا لەلایەنگرانی سەدرەوە؟ شیعەکانێک مەرجعیان نییە مەرجعی باڵای شیعەکان عەلی سیستانیە و مەرجعی دیکەشیان هەیە کە 5 مەرجعی دیکان هەیە کە سەدریەکان خۆیان بە یەکێک لەو مەرجعانە دەزانن یعنی مقتەدا سەدر خۆی بە یەکێک لە مەرجعەکانی شیعە دەزانێت و لەگەڵ ئەوەشدا مەرجعی یعقوبیان هەیە و مەرجعی دیکان هەیە کە ئێستا تەیاری حکمەیە و ئەوانە هەموو خۆیان بە جۆرێک لە مەرجع دەزانن بەڵام مەرجعی باڵای شیعەکان لە نەتیجەدا بۆ ئەو دەگەڕێنەوە لە ئێستادا مەرجعی باڵای شیعەکان سەبارەت بەو ڕووداوانی کە ئێستان هیچ هەڵوێستێکی نییە و بەڕاستی ئەوەش ئاماژەیەکی مەترسیدارە و دۆخی عێراق بەرەو وێرانکاریێکی گەورە دەبا بەرەو نادیاری دەیبا لە کاتێکدا کە جۆرێک لە هێوربوونەوە ئەوە خەڵک چاوەڕێی ئەوەی حکوومەتێکی بەهێز دروست بێ بۆ ئەوی گەلی عێراق لەو ناخۆشانە ڕزگاری بێ. ئەو خۆپیشاندەرانانی کە ئێستا لە بەغدان ئەوانیش بێتاقەت بوون و ماندوو بوون شەکەت بوون
مەبەستیانە کە ڕیسالەکەیان بگەێنن و داخوازیەکانی خۆیان بگەێنن و ئەوی کە خۆیان مەبەستیان بوو هاتە دی لەوەی کە یاسای هەڵبژاردنەکانیان گۆڕی لەوەی کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانیان گۆڕی لەوەی کە حکوومەتیان ئیقالە کرد لەوەی کە سەرۆکێک کە لەناو ئەو ناوانەدا بوو کە بەشێک لەوان داوایان دەکرد یعنی هەموو ئەو داخوازی خۆپشاندەران داوایان کرد توانیان بەدی بێنن ئێستا خەریکن بەرهەمەکەی بەدەست بێنن بەڵام ئەو جۆرە پشێویانە بە تەکید ڕێگرن لەوەی کە بتوانن بەرووبوومی خۆپشاندانەکان بچنەوە. بەڵێ بەس مامۆستاوی کە ئەمڕۆ کاندیدی ڕاستپێدا و محەممەد عالاوی باسی کرد ئەم ڕووداوانە وا دەکات نتوانێت بەردەوام بێ لە ئەرکەکەی کە بەستی پێکێنانی حکوومەتە هیچ کاریگەرێکی دەبێت ینی پێ وایە ئەمە کێشەی بۆ دروست بکات چکە باسی لەوەش کرد کە و دەسەڵاتی نیە لەم بارودۆخە دەسەڵاتی نیە تا حکوومەتەکە پێک نهێنرێت بۆی کە ئەم تونوتی ژیانە ڕابگیرێت. لە ڕووی یاساییەوە هەتاوەکو کاتەینێتە پەرلەمان بەخۆی و بە کابینەکەی دەنگ لەسەر حکوومەتەکەی نەدرێ ئەو لە ڕووی یاساییەوە بەرپرس نییە لەو پشەیوانەکە لە عێراق دروست دەبێت. بەڵام ئێمە وەکو بەشێک لە فراکسیۆنە کوردیەکان لەگەڵ بەڕێز محەممەد تەوفیق عەلاوی پێشتر دانیشتوین و قسە و گوتوگۆمان لەگەڵ کردووە. یەکێک لەو پرسیارانەی کە من ئاراستەم کردووە ئەوە بووە کە نقطەی سەرکەوتنی تو بریتە لەوەی کە ئەو میلیشیانەی کە هەن لە ژێر پەردەی حەشدی شەعبیدا خۆیان دەنوێنن و سەر بە تەیار و پارتە سیاسیەکانن بتوانی سەرچیانکەی و لە چوارچێوەی منزومەی جەیشی عێراقدا ڕێکیان خەی سوپای عێراقدا ڕێکیان خەی بەڕوون و ڕاشکاوی بە منی ڕاگەیان کە ئەوە کارێکی زۆر قورسە لەوانەیە نەتوانم لە ماوەی حکوومەتی ئینتیقالیدا ئەو هەنگاوانە بنێم بەڵام منیش ئەوە بە سەرچاوی کێشەکان دەبینم لە عێراق ئەو کێشانەی کە لە عێراقدا هەیە ئەوەیە هەرکەس خۆی بە ڕئیس دەزانێت بۆ نمونە سەرۆکی عێراق قسەیەک دەکا میلیشی سەرۆکی میلیشیایەک سەرۆکی پارتێکی سیاسی چەکدار لە عێراق لێدوان دەدا تەسریح دەدا تهدید دەکا ئەوە بە هیچ شێوەیەک حکوومەت ناتوانێت سەرکەوتن بەدەست بێنێ و ناتوانێت لە ڕووی سیاسیەوە لە وڵاتانی دەوروبەر نێزیک بێ و ناتوانێت هیچ ئیتیفاق و ڕێکەوتنێک بکە چونکە پێشی ئەوەی حتا پێشتریش حەیدەر عەبادی زۆر جار کە لە نزیکەوە دەماندی دەیگوت من پێم سەیرێ ئێستا من قسەیەک دەکەم لە ئیعلام پێشی ئەوە یان شتێک ڕوودەدا پێشی ئەوەی من وەکو حکوومەت قسەی لەسەر بکەم کەسێک تەماشا دەکەم لەو لایەوە هەڵوێستی عێراق باز دەکات لە کاتێکە هیچ پۆستێکی حکومی نییە بۆی ئەوانە هەموو کێشن لە ئێستادا سەدرریەکان ئایا سیفەتیان چیە کە بتوان خۆپشاندەران بپارێزن بۆ دەڵێ من خۆپشاندەران دەپارێزم لە کاتێکە جەیشی عێراقی و شورتەی عێراقی ئەوان بەرپرسندەوەی کە خۆپشاندەران بپارێزن ئەوانە هەموو کێشن یعنی بڕیار لە دەستی حکوومەتی عێراقدا نییە بە تەنها ینی جۆرێک لەو میلیشیانە کە ئێستا حکومڕانی دەکەن و هێزیان لە دەستا خۆنواندنێک دەکەن بۆی کە کوڵاوشینەکان دەنێرێتە ناو خۆپشاندەران و جۆرێک لە بەناوی پاراستن بەناوی جۆرا و جۆر یان بۆ دەرکردنی سوپای عێراق لە سبەینێتانی ئەوڕۆ خۆپشاندانێکی میلیۆنی ڕێکدەخا ئەوە جۆرێکە لە عەرزی عەزەڵات جۆرێکە لەوەی کە دەیە بە دەوروبەر بڵێ بە پارتە سیاسیەکان بڵێ بە وڵاتان بڵێ کە من هێزێکم لە عێراقدا دەبێ حیسابم بۆ بکرێ. باشە بەس کاندیدی ڕاستپێدرا و بڵێنەوەی کە تا ئێستا خاڵی بەهێزی هەیە بۆ نمونە لایەنەکان فراکسیۆنەکان پشتگیری بکەن ئێران پشتگیری بکات ئەمریکا پشتگیری بکات سیستانی پشتگیری بکات نێو پشتگیرانەی بۆ هەیە کە ئێستا بڵێن 6 ڕۆژ بەسەر ڕاستپاردنی داتێپەڕی و ماوەی مانگێکی لە بەردەستدایە. ئێمە لە نزیکەوە نایناسین بەڵام وەکو بەشێک لە فراکسیۆنە کوردستانەکان لەگەڵی دانیشتوین و پێمان ڕاگەیاندووە کە مەرجمان بۆ تۆ تەنها ئەوەیە کە تەعاملێکی یاسایی و لە چوارچێوەی دەستور لەگەڵ هەرێمی کوردستاندا بکرێ و بە هیچ شێوەیەک موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان نەکرێت بە فشار کارتی فشار لەسەر هەرێمی کوردستان ئەو بابەتە کۆتایی پێ بهێنرێ و ڕێز لە هێزی پێشمەرگەی کوردستان بگیرێ و چی بۆ سوپای عێراق ڕەوایە بۆ هێزی پێشمەرگەش لە هەموو ئەو ماف و ئیمتیازاتانە بدرێ و شایستە دارایەکان بۆ جوتیاران ئەوەی کە ئەو جوتیارانەی کە لە 2014ەوە حەقیان لای حکوومەتی عێراقا بۆیان بجێڕدرێتەوە و شتێکی مافێکی بەڕاستی سەرەتاییە و مافێکی خەڵکی هەرێمی کوردستانە کە دەبێ بۆیان بگەڕێنەوە بە هەمان شێوە
کۆمەڵێک داخوازی دیکەمان پێڕاگەاندووە و ئەویش بە خۆشحاڵیەوە قبوڵی کردووە و تێمانگەاندووە کە بەڕاستی پێویستە لەگەڵ هەرێمی کوردستان بە شێوازێک ڕێکەوتنێکی کۆنکرێتی و کۆتایی بکرێ چیکە هەموو ڕۆژێ نهێتە باس وڵا نەوت تەسلیم دەکرێت و معاش دەبردرێکە هیچ کاتێک خەڵکی هەرێمی کوردستان هەست بە ئۆقرەی ناکە و هەست بە ئەوە ناکە کە ناتوانێت بەڕاستی پارە بخاتە بازارەوە و کاسبی بکە ئەوە تەسیرێکی سلبی لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان و عێراقیش کردووە ئەو بەڵێنی داوەکە ئەوانە شتی سەرەتایین و دەتوانین بەرنامەمان بۆی هەیە و پرۆژەمان بۆی هەیە کە چارەسەریان بۆ بدۆزینەوە. بەڵێ بەس بڵین ئەوە ئەو کۆبوونەوەی کە لەگەڵ ئێوە تەنە لایەنەکانی دەرەوەی پارتی وێکێتی بوو لە بەغداد کە کۆبوونەوەتان لەگەڵ ئەنجامدا لەگەڵ کاندیدی ڕاستپێدراو. بەڵێ ئێمە جگە لە پارتیوێکێتی 15 کورسی ئەمە دانیشتنمان لەگەڵ ئەنجام داوە و بەتاکید پارتیوێکێتیش پێشتر لەگەڵی دانیشتون و ڕایگەیان کە من ئەوانیشم بینیوە و تێگەیشتنی باش لە نێوانماندا هەیە. من پێم وایە ئەو پیاوێک کە دەتوانێت ئەو قۆناغە بگرێتە دەست و سەرپەرشتی هەڵبژارنێکی نەزیح و خاوێن بکە ئەوە یەکێکە لە کارەهارێ گرنگەکانی ئەگەرچی ئێمە پێمان ڕاگەیان ئەو یاسای هەڵبژارنەی ئێستا دەنگی لەسەر دراوە یاسایەکی پڕ لە کەم و کوڕیە و نقصانی زۆری تێدایە بە تایبەت دیاریکردنی چڕی دانیشتوان لە ئەو شوێنانەی کە دیاری دەکرێت لە جەدوەلەکەدا جەدوەلەکەی لەگەڵ نییە ئەو جەدوەلە بەشێکە لە یاسایەکە و لە ناو پەرلەمان دەنگی لەسەر نەدراوە ئەوەی چێکە لەو گرفتانەی کە دروست دەبێت فرەبازنەی لەسەر ئاستی پارێزگا کارێکی قورسە عێراق ناتوانێت لەو قۆناغەدا سەرپەرشتی بکە ئەوەش ینی یەکێکە لەو کێشانەی کە ڕوبەڕووی دەبێتەوە. من پێم وایە مهمەی بەڕێز محەممەد عەلاوی زۆر قورسە. یەک چۆن بتوانێت کە سوپای بێگانە داوا دەکرێت سوپای بێگانە لە عێراق دەربکرێ و جۆرێک لە مزایدەی لەسەر دەکەن چۆن دەتوانێت ئەو بابەتە حەسم بکە چۆن دەتوانێت کە داخوازی خۆپیشاندەران ینی بەدی بێنێ سێم چۆن دەتوانێت سەرپەرشتی هەڵبژارنێکی پاک و خاوێن و نەزیح بکە چوارەم چۆن دەتوانێت لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەوتنێکی کۆتایی و کۆنکرێتی بکە ئەوانە هەموو کۆمەڵێک تەحەدین لە بەردەمی سەرۆکی نوێی عێراق کە من پێم وایە زۆر ئاسان نابێ و ئەو ئەرکەی کە لەسەر شانێتی زۆر قورسە. باشە بەس مامۆستا لە کۆبوونەوەتان لەگەڵ ناوبراو بڵین ئێوە پێتان ڕاگەیان دەگەر بێت و بۆنەوەی کە بەڕێز بووتە شای سەدارەیەکان مەسلەی موچە پشکی پێشمەرگە بڵین پارەی گەرمی جوتیاران ئامادەن دەنگ بە کابینەکەی بدەن پشتیوانن بە و مەرجانەگەر لە جێبەجێیان بکات ئامادەن ئێوە دەنگی پێ بدەن؟ بەڵێ ئێمە وەکو فراکسیۆنەکانی جگە لە پارتیوێکێتی پێشم وایە ئەوانیش پێمان ڕاگەیاندووە ئەگەر بێت و تۆ ئەو داخوازیانە بۆ هەرێمی کوردستان جێبەجێ بکەی ئێمە لە بەرامبەردا دەنگ بە حکوومەتەکە دەدەینەوە ئەگەر تۆ وعدمان پێ نەدەی بە جێبەجێکردنی ئەوانە ئێمە ئامادەنین دەنگت پێ بدەین و داوای ماف و امتیازاتیشمان نەکردووە بۆ خۆمان ئێمە وەکو فراکسیۆنەکان داوامان نەکردەوە وەزیرمان هەبێ و داوامان نەکردووە مدیر عامە هەبێ و داوا هیچ پۆست و امتیازاتێکمان نەکرد تەنها ئەوەی داوامان کردووە داوای یاسایی بوون و لە چوارچێوەی دەستوردا بوون و خۆشی دەرچی بۆ کردووە کە ئەوەی کە تا ئێستا بەرامبەر بە هەرێمی کوردستان کراوە جۆرێکە لە ستەم چونکە معقول نییە کە تۆ لە 2014 خەڵک گەرمی تەسلیم کردو تۆ تا ئێستا پارەکەی پێ نەدەی بە حجەتی ئەوەی کە بە شێوەیەکی خاوێن ئەو بابەتە بەڕێوە نەچووە بە هەمان شێو بابەتی پێشمەرگە پێویستە بەڕاستی یەکلایی بکرێتەوە بەو شێوەیە نەبێت کە لە بن هەیبەتی دوو پارتی سیاسیدا بێ و پێشمەرگە کەمترین موچەی هەبێ و قوتی لایەموتی هەبێ پێویستە ژیانێکی عەزیزانان هەبێ و لە چوارچێوەی سوپایەکدا ڕێک بخرێن لە هەرێمی کوردستاندا و بەو شێوەی کە دەستور ڕێگەی بە هەرێمی کوردستان داوە. باشە بەس ئێستا بڵین دوو بەرەمان هەیە لە بەغداد بەرەی بڵین گروپی 15 لایەنەکانی دەرەوەی پارتیوێکێتی لەگەڵ پارتیوێکێتی بەجیا بۆ نمونەگەر و توێژێکی شەوێ دەکرێت. بەڵێ لە ئێستادا بەداخەوە یعنی
لایەنە کوردیەکان نەیانتوانیوە هاوپەیمانێکی بەهێز دروستکەن لە بەغدا کە پێم وایە هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ دوو لایەنە سیاسی کە لە چەند ساڵی ڕابردوودا دەستڕۆیشتوو بوون لە بەغدا و خەڵکی دیکەیان تەحمیش کردووە و هیچ کاتێک لەو کاتێک کە پێویستیان پێبوون بانجیان کردوون و لەو کاتێک کە تەوزیعی مەناسیب بووە ئەوانیان تەحمیش کردووە بێ متمانەیەک دروست بووە و نەشویان توانیوە لەو قۆناغەدا ئەو متمانەیە بۆ یەک ریزی کورد بجێڕنەوە ئەگەرچی هەوڵێکی زۆر هەبوو لەلایەن سەرۆکی هەرێمی کوردستانەوە بۆی کە بتواندرێت هاوپەیمانیەک دروست بکرێت لە بەغدا بۆیە لە ئێستادا کە ئەوەش تا ئێستا سەرکەوتوو نەبووە لە ئێستادا لایەنەکان وەکو سێ کوچکەیەک دابەش بوون پارتی و یەکێتی و 15 مەقعدیش وەکو ئەو لایەنانەی کە پێیان دەوترێت لە دەرەوەی پارتی و یەکێتی باشە بە سەبارەت بە لایەنەکانی دیکەی شیعەش هەموو سونەش بە هەمان شێوە باش دەزانن کە ئێستا لە هەرێمی کوردستان جگە لە پارتی و یەکێتی هێزێکی دیکە هەیە کە لە ئاستی ئەواندایە لە ڕووی ژمارەی کورسیەوە و بۆ هیچ پرسێک نییە کە بۆ ئێمەش نەگەڕێنەوە و پرس بە ئێمەش دەکەن و لە هەموو بابەتێکدا ڕاوێژمان هەیە وەکو هێزێکی سیاسی قورس ئێستا لەوێ حیساب بۆ ئەو هێزە دەکرێت کە لە دەرەوەی پارتی باشە بەس مامەسە وەکو گروپی 15 کە بەڕێزت دەڵێ داوای و پشکی وەزیرتان نەکردە بۆچی مافی خۆتان نیە بۆچی بەسەرەن لەم کابینەیە نوێ شەر پۆستەکان بۆ پارتی ویکێتی بیا خود ئێوە بۆچی پشگیری خەڵکی سربەخۆی کورد ناکەن کەم جارە ئەزمونێک لە خەڵکی سربەخۆ تاقی بکرێتەوە بچێت بۆ بەغداد و کە خۆشی بانگەشەوە دەکەێت کابینەکەی لە خەڵکانی بێلایەن و تەکنۆکرات پێک دەهێنرێت پێشتر ڕایگەاندووە کە من ناو لە هیچ حیزبێک وەرناگرم کاندید لە هیچ حیزبێک وەرناگرم و بە تەکیدیش ئەگەر لە هەر لایەنێک وەربگرێت دەبێت لە ئەو لایەنانەشی وەربگرێ ئێمە پێمان ڕاگەاندووە هیوادارین تەجروبەی عادل عەبدولمەهدی دووبارە نەکەیەوە بەوەی کە لە سەرەتادا داوای کرد لە ڕێی ئۆنلاینەوە کە ناوی لە کاندیدەکان وەربگرێ و کاندیدی هیچ حیزب و لایەنێکی قبوڵ نییە کەچی ژێربەژێر لەگەڵ پارتی و لەگەڵ یەکێتی و لەگەڵ سەدر و لەگەڵ بەدر و لەگەڵ فڵان و فیسار ڕێکەوت و کاندیدەکانی ئەوانەی قبول کرد و هەموو ئەوانەی کە لە ڕێی ئۆنلاینەوە ناوەکانیان پێشکەش کرد و هەمویان تەحمیش کران و هیچ یەکێک لەوانە قبول نەکرا بۆیە ئەو بەڵام لە ئێستادا بابەتەکە تەواو جیاوازە هەموو لایەنەکان ڕایانگەاندووە کە ئێمە کاندیدمان نییە ئەو کاندیدەمان هەیە کە ئەو دەیەوێ چونکە بەشی زۆری لایەنەکان دەرکیان بۆ کردووە کە ئەو قۆناغی کە ئێستا عێراق تێدایە زۆر قورسە و زۆر دژوارە و پێویستی بەوەی هەیە حکوومەتێکی تەکنۆقراتی بەهێز دروست بکرێ تاوەکو بتوانێت تەحملی ئەو مەرحەلەیە بکە ئەو مەرحەلەیە تێپەڕێنێ ئەوەش بۆ نابێت کە فشاری زیاتری لەسەر دروستکەن ئێمە نەماویستووە مەرجی لەسەر دابنێ بەوەی کە وەزیرمان نەبێت دەنگت پێ نەدەین لە کاتێکدا شەو ڕۆژ هاوڵاتیان دەکوژرێ گرنگەوەی لە کورد بێت یعنی حیساب بۆ مکەونات بکرێ ناکرێ حیساب بۆ مکەونات نەکرێ بۆ پێک هاتەکانی عێراق نەکرێ هەمووی لە سونە دابنێ هەمووی لە شیعە دابنێ بە ناوی ئەوەی کە ئەو خەڵکی تەکنۆقرات دادەنێ نەخێر دەبێ حیساب بۆ کورد بکرێ بۆ تورکمان بکرێ بۆ عەرەب بکرێ بۆ مەسیحی بکرێ بۆ هەمووان بکرێ بەڵام لە ناو ئەوانەدا داوای کردووە کە لێ بگەڕێ خەڵکی پسپۆر دابنێم بەس من ئێمە پرسیارمان لەوە هەیە ینی لە هەرێمی کوردستان چۆن دەتوانێت خەڵکی پسپۆر دابنێ وە پرس بەچێ دەکات لە ڕێی چێوە دایدەنێت چۆن دایدەنێ ئەوانش بەڕاستی پێویستی بە گفتوگۆ هەیە بۆیە هەر لە گفتوگۆ داین لەسەر ئەو بابەتەی کە بتوانین خەڵکی بێلایەنی سربەخۆ دابنرێ تاوەکو داخوازی خۆپشاندەران بە تەواوەتی بێن نەدی بەڵێ پێ دوایە ئەو ئەزمونەی ڕابردووش ئەوەی سەلماندووە کە لە هەرێمی کوردستانی کێتی و پارتی بڵێن شکستیان هێناوە لەو نوێنەرایەتیە پێویستە ئەگەر مەسەلەن کورد پشکیە بێ لەم حکوومەتە دەبێت خەڵکی دەرەوەی ئەوان دابنرێت ئێمە تەماشا دەکەین لەگەڵ ئەوەی کە لە ئێستادا ئیدعای بۆ دەکرێت کە خەڵکی بێلایەن بێتە پێش بە تایبەتی لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکان ئەو شتە ڕاست نەبوو چونکە لە هەرێمی کوردستان تەنها دوو کەس قبول کراوە کە یەکیان پارتیە و یەکەی یەکێتیە و لە سەرۆکی کۆمیسیۆن مەسەلەن لە سەدرریەکانەوەکەی دیکە لە بەدریەکانە ئەوە لە فڵانەوە لە فیسارە واتە هەموو ئەو تەجروبەیە دووبارە بۆ جارێکی دیکە لە کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق تەنها ئەوەی ناوەکەی گۆڕا پێشتر خەڵکی دی پسپۆر بوون ئێستا خەڵکێکی حاکم و قازی و ئەوانن
بۆیە ئێمە نامانێ ئەوە دووبارە بێتەوە ڕخنێ ئەوەشمان لێگرتووە و جۆری ئالەتی دەستنیشانکردنی کۆمیسیۆنی نوێی هەڵبژارنەکانمان پێ کارێکی ڕەوانە بووە و ڕخنەی خۆمان گەیاندووە و داواشمان لە حکوومەتی نوێی محەممەد علاوی کردو چاو بۆ بابەتانەدا بخشێنێتەوە هەم بە کۆمیسیۆن هەم بە یاسای هەڵبژاردنەکان و ئەو جار دیسان هەمان تەجروبە ئەگەر بێت و لە تەشکیلکردنی حکوومەتەکەیدا دووبارە کاتەوە بەتەکی شکست دێنێ کۆمەڵی خەڵکی کورت هەیە لە دەوروبەری و پرسیان پێ دەکات کە خەڵکی پسپۆڕی بێلایەن لە هەرێمی کوردستانی بۆ دەستنیشانکەن من پێم وایە خەڵکی وامان یەکجار زۆرە ئەگەر لایەنەکانی هەرێمی کوردستان وەکو ڕایانگەاند و ئێمە دەعمی دەکەین و ئێمە کاندیدمان بۆی نابێ بەتەکید دەتوانێت سەرکەوتوو بێ ئەگەر لایەنەکان لە پشتی نەبن محەممەد تۆفیق علاوی ناتوانێت بەرگەی ئەو قۆناغە بگرێ و بەتەکید ڕای دەگەێنێ کە فەشەلی هێناوە و پشتی نەگیراوە بۆیە من دەبینم کە لایەنەکان لە ئێستادا تا حدێکی باش هاوکاری بن ئەگەر لە کۆتاییدا فشاری لەسەر زیاد نەکەن باشە بەس مامۆستاوەکو پشکی کورد کە پێشتر لە کابینەکەی عادل عەبدولمەهدی لە کۆی 22 وەزارەت کورد بڵین 3 وەزارەتی بەرکەوت کە دەکاتە لە سەدا 13 پێ دوای ئەمجارەش ڕێژەکە هەر بەم شێوە دەبێت کورد 3 وەزارەتی بەردەکەوتە یاخود قسە هەیە لەسەرەوەی کە کابینەکەی بچووکتر بکرێتەوە وەزارەتەکان کەم بکرێنەوە ئەگەر ڕاستی دەوێت ئێمە ئاگامان لە وردەکاری شێوازی تەشکیلکردنی حکوومەتەکەی نییە بەڵام پێمان ڕاگەاندوە کە پشتی کورد لە حکوومەتی پێشودا کەم بووە و پێویستە زیاد بکرێت لە 4 تاوەکو 5 وەزیر لەو حکوومەتەدا هەبێ ئەگەر بێت و وەزارەتەکان بەو شێوەی ئێستا بمێننەوە بەڵام ئایا وەزارەتەکان لێک دەدا وەزارەتەکان کەم دەکاتەوە و چۆنیەتی حکوومەتەکە تەشکیل دەکرێت و چۆن ناوەکان وەردەگرێت تا ئێستا 6 ڕۆژی لە بەردەمە یعنی ماوەیەکی 24 ڕۆژیکەی لە بەردەم داماوە کە بتوانێت حکوومەتەکەی تەشکیلکە ئالەتی وردەکاری حکوومەتەکەی تا ئێستا ڕانەگەاندوە چونکە ڕایگەاندووە کە من دوور لە ڕاگەاندن کار دەکەم ئەگەر بێت و لە سەرەتادا ئیشەکانی خۆی بداتە ڕاگەاندن من پێم وایە سەرکەوتوو نابێ بۆیە لە کۆتاییدا کە کارەکانی خۆی تەواو کرد سەرۆکی پەرلەمانیش داوای دانیشتنێکی ناسایی دەکات بۆی دەنگ بە کابینەکەی بدرێ و ئێمەش داخوازیمان وابوو ینی داواشمان وایە کە بە زووترین کار ئەو حکوومەتە پێک بهێندرێ چونکن هەست بە ناڕەحەتی زۆر دەکەین کە شەو ڕۆژ دەبینین ئەو گەنجانە لەو ساحانەدا بۆ داخوازی شەرعی خۆیان ڕوبەڕووی مەرگ دەبنەوە هیوادارین بە زووترین کات ئەو حکوومەتە پێک بهێندرێت تاوەکو گەلی عێراق و هەرێمی کوردستانیش لەو ناڕەحەتی و ناخۆشیانە ڕزگاری بێت باشە بەس مامۆستاوی کە دیاری کراوە ینی حکوومەتەکە بڵین کاتی دەبێت یاخود حکوومەتێک بۆ ماوەی 4 ساڵ دەبێت چونکە ئێستا حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی ساڵ و چەند مانگێکی لێ ڕۆشتووە بڵین بەپێی یاسا و بەپێی دەستور ئەو حکوومەتەی ئێستاش کە هەیە پێی دەگوتری حکوومەتی ئینتیقالی واتە تەنها ئەو ماوەیە تەواو دەکا لەو وەردەگیرێتەوە بۆ ئەو یعنی ناتوانرێ لەوە زیاتر درێژە پێ بدرێ و داوای لێکراوە کە هەڵبژارنی پێشوەخت بکە هەڵبژارنی پێشوەخت لەو دۆخەدا و بەو مفەوەزیە و بەو یاسا سەقەتەی کە ئێستا هەیە و لەو دۆخەیدا کە عێراق پەیداتی دەپەڕێ ینی کارێکی زۆر قورسە من پێم وایە بە هەموو شێوازێک ناتوانێت لە کەمتر لە ساڵ و نیوێک یعنی هەڵبژاردن ڕابگەێنرێەوە ساڵ و نیوێشی بەلایانی کەمەوە دەوێت تاوەکو دەتوانرێت سەرپەرشتی هەڵبژاردنێکی تەواو بکە و ئەو یاسا بگێڕێتەوە بۆ پەرلەمان و کۆم کوڕیانە تێدا جارێکی کە چارەسەر بکرێن کۆمەڵێک شتی تێدا کە پێچەوانەی پەیڕەوی ناوخۆی پێچەوانی دەستوری عێراق کە ئەوانە دەبێت چارەسەر بکرێن وە لە پاشان ئەوانەی کە چارەسەر کرد ئەو کاتە دەتوانێت سەرپەرشتی هەڵبژاردنێکی خایەم بکە پێم وایە ماوەیەکی ناتوانێت لەو ماوەیە کە هەیە زیاتر درێژەی پێ بداوە زیاتر بمێنێتەوە چونکە هەر پێچەوانی دەستوریش لە دەستوردا تەنها حکوومەت بۆ 4 ساڵە مافی ئەوەی نییە تەمەنی خۆی درێژکاتەوە وەک لە هەرێمی کوردستان دەبینی. سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێینە وڵاتە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام
ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە با بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنا 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەپارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. دارێکتر سڵاوتان لەوێت بینێرانی بەڕێز درێژە بە چاوپێکەوتنەکەمان لەگەڵ مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ لە ئەنجومەی نوێرانی عێراق دەدەین. مامۆستا سەبارەت بە ڕێکەوتنی هەرێم و بەغداد کە پێشتر لەگەڵ عادل عەبدولمەهدی ڕێکەوتنێک کرابوو لەسەر مەسەلەی نەوت و موچەکە بۆی نەبوونی یاسای بودجەوە ڕێکەوتنەکە نەکەوتە بواری جێبەجێکردنەوە. لەگەڵ کابینەی تازەش پێویستمان بە ڕێکەوتنێکی تازە دەبێت لەو بارەیەوە؟ نەخێر هەمان ئەو ڕێکەوتنێک کە پێشووتر هەیە حکوومەتی هەرێم داوای کردووە کە پابند بێ پێیەوە و من پێم وایە هەر دەبێت درێژە بۆ ڕێکەوتنە بدرێ و ڕێکەوتنی دیکە نایەتە ئاراوە. ئەو ڕێکەوتنە ماوەیەکی زۆر گفتوگۆی بۆ کراوە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا و زۆربەی بڕگەکانی تێپەڕێنراوە تەنها مابوو کە لە کۆتاییدا واژوو بکرێ و ڕابگەێنرێ بەس گرفتی ئەوەی کە نەتواندرا موازنە بێتە پەرلەمان و دەنگی لەسەر بدرێت کە عادل عەبدولمەهدی ئامادە نەبوو خۆی بخاتە ژێرباریەوە ئەوە بوو کە ئەو بابەتەش خرایە دواوە. حکوومەتی نوێی ڕاستپێردرا و پێم وایە ڕاستە و خۆ ناچێتە ژێرباری ئەو ڕێکەوتنەوە جارێکی دیکە چای پێدا دەخشێنێتەوە و دووریش نییە کە سەر لە نوێ لەگەڵ هەرێمی کوردستان بکەوێتە گفتوگۆ. بەڵام هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی 2020دا هیچ کێشەیەکی نابێت وەکو بە شێوەیەشی یاسایی کە کێشەی دابشکردنی موچەی هەبێ. ئەو بڕەپارەی کە لە بەغداوە ڕێکەوتنی پێشووی لەسەر کراوە بەغدا تا ئێستا پابند پێیەوە. باشە بەس وەکو یاسای بودجە بڵێن کە ساڵی ڕابردوو یاسای بودجە بوو بەس بڵین دووە ئەم ساڵ یاسای بڵین پرۆژە یاسای بودجە پەسەند نەکراوە یعنی وا بڕیارە کەم کابین نوێ بینێرێت بۆ پەرلەمان؟ من پێم وایە تازە ناتوانێت بینێرێ لەبەرەوەی ئەو حکوومەتە بەپێی ئەوە دەبێت لە ساڵی لە سەرەتای مانجیەکدا دەنگمان لەسەردابە کە دەکێتە مانجی 3 و 4 بۆیە پێم وایە ساڵی 2020 ساڵێک دەبێت بێ موازنە بەپێی دەستوریش 12 لە سەتی ئەو موازنەی ساڵی پێشتر سرف دەکا و لەسەر موازنەی ساڵی پێشتر دەڕوە و هەم ئەو ئیتفاقی کە لەگەڵ هەرێمی کوردستانی لە 2019دا بووە لە 2020دا بەو شێوەیە پابند دەبن پێیەوە. ساڵی 2020 ساڵێک دەبێ بەبێ موازنە تا ئێستا مؤشیرەکان ئامانژەکان بۆ ئەوەن. من بە دووری دەزانم کە لەو قۆناغەدا بتوانێت باش موازنە بندرێتێت پەرلەمان. باشە بەس مامۆستا کورد لەم کابینەیە بڵێن لە دوایام کابینێش چۆن پێگەی خۆی بێست کە بۆ نمونە بەرپرسانی حکوومەت بە تایبەتی دوێنێش سەرۆکی حکوومەت لەگەڵ فرانس 24 باسی لەوە کرد بوو کە سربەخۆیان بۆ کە ڕای خەڵک بزانن بڵێن ڕاپرسیان بۆ کە ڕای خەڵک بزانن نەک بۆ سربەخۆیی بووە.
پێ دوایە لەمە و دووە دەبێت کورد چۆن پێگەی خۆی لە بەغداد بەهێزکە بە ئاراستەی جێبەجەکردنی مافە دەستوریەکانی و باشکردنی دۆخی خەڵکی کوردستان. ئەو خۆپیشاندانانی کە ئێستا لە بەغداد دەکرێت خۆپیشاندانی شیعی عێراقا واتە مکەوینێکە لە مکەوینەکان پێکاتەیەکە لە پێکاتەکان خۆپیشاندانی کورد نییە خۆپیشاندانی سوننە نییە بۆیە ئێمە هەموو جارێ پێمان ڕاگەیاندون ئەو بڕیارانەی کە ئێستا شیعە دەیدا دەبێت حیساب بکرێت بۆ هەموو عێراق نەوەک تەنها بۆ خۆیان بۆیە ئەو حکومەتانەشی کە دروست دەکرێن بە هیچ شێوەیەک نابێت بە شێوەیەک مەسەڵەن کوردی تێدا نەبێ لەبەرەوەی کە شیعی عێراق ناڕازین لە حکومڕانی شیعەکانی عێراق کورد پەراوێزخرێ ئەوە شتێکە قابلی قبولکردن نییە و کورد پێگەیەکی باشی هەیە لە ناو پەرلەمان ئەگەر دەنگ بە کابینەکەی محەممەد عەلاوی نەدا بە تاکید ناتوانندرێ حکومت پێک بهێنرێ واتە ئەگەر ئێمە پێکەوە بین لە بەغدا دەتوانین بەبوون و نەبوون ینی مەسیری ئەو حکومەتە نوێی عێراق لە بەردەستی ئێمەدایە بۆیە دەتوانین فشاری زیاتر لەسەر حکومەتە دروستکەین و داوای ماف و ئیمتیازاتەکانی خۆمان بکەین و هەموو شتانی کە لە چوارچێوەی دەستوردا بۆ هەرێمی کوردستان ڕێگەی پێدراوە بتوانێت بماندرێتێ و بەبێ مقابلیش لە سیاست داوایە ینی شت بەبێ مقابل نییە ئەگەر هاتو ئەو پابند بوو بەو شتانەی کە لە ڕووی یاساییەوە حەقی هەرێمی کوردستانن و هەوڵیدا پشتگوێیان بخا ئێمە لە مقابلدا ئامادەنین دەنجی پێ بدەین و بە تەکیدیش ئەو کەسێکە تەکنۆقراتە و کەسێکە لە پێشتریش لە حکومەتی پێشوودا کە پێشووتردا وەزیر بووە هیچ دۆسیی گەندەڵی لەسەر نییە وەلنزیکیەوەش چەند جارێک بینراوەکە نیەت پاکی خۆی نیشانداوە کە لەگەڵ هەرێمی کوردستاندا باش دەبێت باشە بەس ئایا کورد چۆن لەوێ خۆی بەهێزکە پێویستە خەڵکی بەهێزدا بندرێ و خەڵکی دڵسۆزدا بندرێ واز لە پشپشکێنەی حیزبی بهێنرێ بە نەفەسێکی نیشتیمانی قوڵەوە تعامل لەگەڵ حکومەتەکەی بەغدا بکرێ چکە کۆمەڵێکی زۆر لە حقوق و مافمان هەیە لە بەغدا تا ئێستا ئێمە نەماتوانێەوە بەدەستی بێنین بەهۆی ئەو پەرتەوازایی کە هەین. باشە بەس ماوەسا لە خۆپیشاندانانەی ئێستا بەردەوام بەرپرسانی هەرێم و سەرۆکی حیزبەک بڵێن پارتە دەسەڵاتدارەکانە تا ئەمڕۆژ ینی باس لەوەکە ئامادەن یارمەتی عێراق بدەن پێ دوای دەتوانرێت یارمەتی عێراق یاخوا وا باشە لە مەسەڵەن ئاوڕێک لە ناوخۆی هەرێمی کوردستان بدەنەوە لەو دۆخێک کە خەڵکی کوردستان لە موچە بێکارەبایی بێغازی نەبوونی دامەزران تێدە. پێم سەیرە باز لە هاوکاریکردنی بەغدا دەکرێت یعنی هاوکاریکردنی بەغدا چی بۆ هاوکاری خەڵکی خۆیان ناکەن خۆ کێشانەی کە لە بەغدا هەن کێشەکانی بەغدا بریتە لە چی لەوەی کە خەڵک داوای کارەبا دەکا لەوەی کە خەڵک داوای دامەزراندن دەکا لەوەی کە خەڵک داوای دەرفەتی هەلی کار دەکا ئایا چ هەیە لەوێ هەبێ لە هەرێمی کوردستان لێرە کێشەی کارەبامان هەیە بە هەمان شێوە دەرفەتی کار نییە دامەزراندن نییە کۆمەڵک کێشەی دیکەمان هەیە زیاترن لێرە کە لە بەغدادانین لە بەغداد کێشەی غاز نییە بنزین هەرزانترە وەزعی کارەبا باشترە یعنی ئەو کێشانەی کە لە هەرێمی کوردستاندا خەڵک لە هەناوی خۆیدا پەنجی پێ خواردوێتەوە ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن زەڕائیب زیاد دەکرێت فشار لەسەر هاوڵاتیان زیاد دەکرێت بەڵام لە مقابلدا ئەو خزمەت و خزمەتگوزاریان بۆ پێشکەش ناکرێت تازە ئێمە دەگەینەوە سەرەوەی کە خەڵک سەرەی غاز و بتڵە غاز بە دوویەکدا ڕیسکا و لەو شاری بۆ شار لەو گەڕێک بۆ گەڕەکەی بتوانێت بەدەستی بێنێ ینی خەریکە دەگەڕێنن بۆ مڕەبعی ئەوەل بۆ چوارگۆشە یەکەم کە بەڕاستیەوانە موئەشیراتی خراپن و ئەگەر بێت و حکومەتی هەرێمی کوردستان و دەستڕۆیشتوەکان لە هەرێمی کوردستان دەرز لەوانەی بەغدا وەرنەگرن هەمان ئەو شتەش لە ناخی خەڵکدا هەیە با ئێستاش نەیڵێت بەڵام ڕۆژێک دێڵێ و ئەو شتش کە زۆری پەنگ خواردەوە لەوانەیە نەتواندرێ بەری لێ بگیرێ. من مەترسیەکی گەورە دەبێنم کە خەڵک هاوڵاتیان لە هەرێمی کوردستان زۆر تووڕەن و زۆر ناڕەحەتن لەوەی کە ڕۆژ بە ڕۆژ قەیران دروست دەکرێت و فلیمی جۆرا زۆر دێنم بۆی ئەو هەموو کێشانەی کە خەڵک هەیەی و کێشەی ڕاستەقینێن لەبیر خەڵکی بەرنەوە بەڵام خەڵک لە ئێستادا هۆشیارترە و باش دەرێک بەوەی دەکا کە کێشەکان لەکوێدان و گرفتەکان لەکوێدان ئەوە بۆتە هۆکارێکە پێیان وا ئۆپۆزیسیۆنیان لە هەرێمی کوردستان زەعیف کردووە و لە هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆن ناتوانێت وەکو پێویست ڕای شەقام بجوڵێنێ بەڵام لە نەتیجەدا ئێستاوەی کە لە بەغدا دەکرێت هیچ حیزبێکی سیاسی لە پشتی نییە خەڵک هەر بۆ خۆی هات عەفەویەن دەستی پێکرد و حکومەتیش نەیتوانی لە مقابلدا هیچ بکە کە لوتکەی دەسەڵاتەوە خەڵکی هێنایە خوارێ و چەندین داخوازی هاتۆتە جێ ئێستاش خەڵکە ڕاناوەستێ
بۆیە دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان دەرز لە ئەوان وەربرێت دەژڵێن عاقڵ ئەو کەسێکە لە غەیری خۆی دەرز زۆر بگرێ نەوەک بۆ خۆی بکرێ بە پەنت ئەوجار دەرز زۆرگرێت باشە بەس وەکو دەرزیانی ئەوەی کە کراوە لە هەرێم مەسەرەن پرۆژەیەکی چاکسازی لە هەرێم پەسەند کرا یعنی ئەمە دەرس نییە یاخود ئەمە چاکسازێکی بچووکەوەی کە کراوە ینی دەرسێک نییە یاخود تا ئێستا دەسەڵاتداران هێرێم ینی دەرسیان لەم خۆپیشاندانەی بەغداد وەرنەگرتووە وە لە پەیامەکانیان تێنەگەیشتن خۆتان دەزانن کەەوەی لە هەرێمی کوردستان باز لە چاکسازی دەکرێت و هەر هەنگاوێک بۆ چاکسازی دەنرێ ئێمە دەستخۆشیان لێ دەکەین و دڵیشمان پێی خۆشە ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان کۆمەڵی خەدەمات و جادە و بان و ڕێگە و ئەوانەیە کە دروست دەکرێت بەڵام ئەوانش حکوومەت بۆ خۆی تەنها گرێبەستەکان ڕێک دەخا ئەگەرنا هەر خاچی هەرێمی کوردستانە دەدرێتە کۆمپانیایەکان و هەرێمی کوردستان لەگەڵ ئەو شتانەی کە هەیە ئەو پێشکەوتنانەی کە دەیبینی لە بەرچاومان هەیە لە مقابلیشدا 24 میلیارد دلار قەرزدارە ئەو 24 میلیارەی کە هەرێمی کوردستان قەرزدارە لە مقابلی ئەوە نیە کە هەموو خزمەتگوزاریی کە هەیە و کە لە مقابلدا نەوتی فرۆشتووە و پارەی لە بەغدا وەرگرتووە و زەرائیب و داهاتێکی زۆری ناخۆشی هەبووە ئەمە ناچینە ئەو بابەتەوە بەڵام تەماشا دەکەین ئەوەی کە ڕاگەندرا بە ناوی ئەوەی کە چاکسازی دەکرێت ئەو پرۆژەیەکی باشە و بەڵام بتوانرێت لە ئەرز واقعدا جێبەجێ بکرێت زۆر لەو فەسادەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە نەتیجەی ئەوەیە کە هەرێمی کوردستان تا ئێستا دابەشە و ئەو دابەش بوونە ژوای کردووە کە خەڵکێکی زۆر سوود لە لاوازبوونی هەرێمی کوردستان ببینن بە تەکیدیش هەر هەنگاوێکی باشە دەستخۆشی دەکەین بەڵام ئەو پرۆژەیە تا ئێستا کە ئێمە قسەی تێدا دەکەین لە ئاستی پێویستدانە باشە بەس ئەو بڵێنەوە یاسایە کە مەسەلەی نەوت و داهاتی نەوت و خاڵە سنووریەکان و گەندەڵەکانی بواری وەبەرێنانیشی لە خۆی نەگرتووە پێ دوایە دەبێت دەست بۆ مەلەفە ڕاستەقینانە ببرێت کە هینێ پرۆژێک کە پسکرا زیاتر مەسلەی کەمێک کەمکردنەوەی موچەی پلە باڵاکان بوو من ئەو پرۆژێم لە نزیکەوە دراسە نەکردووە لە هەرێمی کوردستان مەسەلەن پەرلەمانتارەکانی ئێرە زیاتر دراسەیان کردووە ئەگەر بمانەوە ئێمە چاکسازی بکەین چاکسازی لە لووتکەوە دەکرێت ئەگەر کەسێک بێ پێیژێک بشوە قادرمەیەک بشوە لەسەرەوە دەست پێ دەکرێت ئەگەر نا لە خوارەوە دەست پێ بکەین ئێمە ناتوانین سەرکەوتوو بین ئەگەر بێت و دەست بۆ مەلەفە حەساسەکان ببردرێت کە چەند بەرپرسێکی لە پشتاوە بەرپرسە گەورەکانی لە پشتا ئێمە دڵمان پێی خۆشتر دەبێت و هاوڵاتیانیش دەستخۆشی زیاتر دەکەن ئەوەی کە تا ئێستا هەیە کە ئەو حکوومەتەی ئێمەوە ساڵێک لە تەمەنی تێپەڕیوە بەڵام ئایەکوە چی کردووە و خەڵک تەماشای کوێیکە کامە چاکسازیە وەختی خۆی حکوومەتی عێراق کە چاکسازی ڕادەگان دەیگوت پێویستە کرێی پاس بۆ بازار بکرێتە ئەوەندە و لەفە لەوەندەوە بکرێتە ئەوەندە و نانی فڕنی لەوەندەوە ببێتە ئەوەندە یعنی لە شتی بچووکەوە دەستی پێ دەکرد ئەوەی خۆشمان تا ئێستا وایە بەڵام ئەگەر بێت و دەست بۆ پشکە گەورەکان بەرێ بۆ بابەتە هەستیارەکان بەرێ کە پێشم وایە دەتوانێت بیکە بە تەکید ئەو کاتە دەتوان هاوڵاتیان دڵی خۆی پێخۆشکەن ئەگەرنا لە ئێستادا هیچ ئاسۆیەکی ڕوون دیار نییە باشە ماوسار سەبارەت بە عێراق کە پێشتر لیژنێک پێکێنرا بۆ مەسلەی هەمواری دەستور کە بەڕێز ئەندامی لیژنەکە بوو هیچ کارێکی کردو ئەم لیژنەیە مەسلەی هەمواری دەستور بڵێن چی بەسەرات ئەو لیژنەی کە دروست کراوە لە بەغدا دوو لیژنە دروست کراوە لیژنەیەکیان پەرلەمان دروستی کردووە دەستەی سەرۆکاتی پەرلەمان ڕایگەیاندووە کە لە پەرلەمان کۆبوونەوەکانی خۆی دەکا و لیژنەیەکی دیکەش کە سەرۆکی کۆمار دروستی کردووە ئەوەی کە لە پەرلەمان دروست کراوە تا ئێستا هیچ هەنگاوێکی نەبڕیوە کۆمەڵێک شتیان نووسیوە بەڵام نایانتوانیوە لە دیباجەکە زیاتر تێپەڕن و ئەو خاڵانەشی کە مناقەشە کراوە مەسەر مقتەرەحاتەکان وەردەگیرێ و کۆبوونەوەکانیشی زۆر بە ساردی و بە سستی دەڕوا من پێم وایە ئەو لیژنەی کە ڕاست پێدراوە لە پەرلەمان هەر پێشتریش من لە کۆبوونەوەیەکدا ڕامگەاند کە لیژنەی پەرلەمان ناتوانێت سەرکەوتوو بێت چونکە پەرلەمان جەیەکە زیاتر جێی مزایدەیە یعنی خەڵک شت بە یەکتر دەفرۆشێتەوە بڕگەیەک دێ مەسەلەن شیعەکان بە جۆرێک تەفسیری دەکەن سونەکان بە جۆرێک دەیانەوێت کورد بە جۆرێک دەیەوێت ئەو دەستوری ئێستا عێراق هەیە کاتێک کە نووسراوە شیعە ئەوەندە بەهێز نەبووە سونە بەهێز نەبووە
کورد بەقەوەتر بۆ لاوان بۆیە بە شێوازێک نووسراوە کە پێم وایە مافی هەمووانی تێدا ڕەچاو کراوە بەڵام ئەگەر بێت و لە ئێستادا کە شیعە باڵا دەستە لە عێراق دەستورێک بنووسرێتەوە و فەرز بکرێت لە سەرمان و بەو شێوەی کە ئێستا گفتوگۆی لەسەر دەکرێت دەستورێکی باش نابێ و بە تایبەت یعنی هەر لە سەرەتاوە باسی ئەوان دەکرد کە مادەی 140 کۆتایی پێ هاتووە مثلەن مافی فلان نەوت بەو شێوەیە نابێ بڕوە ئەوە بۆ شێوەیە نابێ بێ ئەنی باسییان لە کۆمەڵێک شت دەکرد کە هەستمان دەکرد کە بەڕاستی کورد قبوڵی ناکە من پێم وایە ئەو لیژنەیە سەرکەوتو نابێ و ناتوانێت هیچ بڕگەیەک لە دەستور دەستکاریکە باشە بەس سەبارەت بە کۆمیسیۆن پێشتر کەمێک باسی کۆمیسیۆن کرد کە وتت لە هەرێم دوون وابڕیار بوو کەس خەڵکی بێلایان تا بێ بەڵام وتت دو نوێنەری پارتی و یەکێتی بۆ کۆمیسیۆن دانراوە ئێستای چاوڵێکەیە بۆی دووبارە یاسای کۆمیسیۆن و یاسای هەڵبژاردنەکانیش لە پەرلەمانی عێراق گۆڕانکاری بەسەردا بێنرێتەوە بۆەوەی کە ئەگەر حکوومەتی نوێ هەڵبژاردنی پێشوەختە ئەنجامدا هەڵبژاردنێکی پاک بێەوە تەزویری کەمیتیا بێ من پێم وایە لە عێراق ئێستا ئەو سەرۆک وەزیرانەی کە هاتبوو و پێشتریش عادل عەبدولمەهدی کەسێکی خراپ نەبووە کەسێکی گەندەڵ نەبووە هیچ مەلەفێکی گەندەڵی پێشتریش لەسەر نەبووە و ئێستاش کە هاتووە بە هەمان شێوە خەلەلی ئێمە لەکوێیە لە عێراقدا حیزبی چەکدار هەیە ئەوە یەکێکە لە گرفتەکان نەک لە هەرێمی کوردستان کە پارتی وێچێتین لە بەغداش هەچیشی دەیان بینی ئەوە سەدرە ئەوە بەدرە ئەوە فلانە ئەوە تەیارانەی کە هەن هەمویان خاوەنی هێزی سەربازین بۆیە ڕئیسی حکومەت کاتێک کە دەیەوێت بڕیارێک دەربکە ئەوانە زۆر جار هەیە ناستنە ژێرباری بۆیە تاوەکو هەنگاوی یەکەم سوپا یەک نەخرێ و سوپا بێلایەن نەکرێ و دوور نەخرێتەوە لە ململانە سیاسیەکان و فشار بۆ سەر سەرۆکەکان سەرۆکی حکومەت دروست نەکەن و بربەستی بۆ دروست نەکەن ئەو حکومەت دەتوانێت کار بکە ئەگەر نا بەو شێوەی کە ئێستا هەیە و هەر کەسە خاوەنی سوپای خۆیەتی و دایان میلیشیال بە ناوی حەشدی شەعبیەوە دروست بووە کە لە ناو چەقی شارەکان دابوونیان هەیە یعنی حتا حەیدەر عەبادی پێشووتر ڕای دەگەیان زۆر زار دەگوت هێز هەیە لە بەغدا پێی دەڵێم لێرە بڕۆ ئەوێکم بەرپرسی یەکەمم بەرپرسی قایدی قوواتی موسەلەحەمە لە عێراق کەچی بە قسەم ناکە ئینجا باش ئەگەر بە قسەی ئەو نەکا بە قسەی چێ دەکا بۆیە ئەوە یەکێکە لە گرفتەکان دووەم بابەتی سەربەخۆی دادگا دەبێت دادگا بەهێز بکرێت دادگا سەربەخۆ بکرێت کە لە ئێستادا من پێم وایە لەسەر تاسەری عێراق دادگا بەشێکی موسەیەسە یعنی ئاراستە دەکرێتەوە هەل لە کۆبوونەوەکانیشماندا پێمان ڕاگەیان کە پێویستە سەربەخۆی بۆ دادگا بێنرێتەوە و جۆرێک لە بەڕێوەبردننی سەربازی ئیلزامی دروست بکرێت بە شێوەیەکە خەڵکی عێراق لەو ناخۆشی و لەژێر هەیمەنەی ئەو میلیشیانە ڕزگاری بێ باشە مامۆستا زۆر بە کورتیانی هەوڵ هەیە بۆی کە هەموو ئەردوو یاسای کۆمیسیۆن هەڵبژاردن هەموار بکرێتەوە بە کورتی بێ سپاس دەکەم کاتمان نەما مەبەستە لە یاسایەکە یان لە یاسای هەڵبژاردن و کۆمیسیۆن بەڵێ دەستەی کۆمیسیۆن ئێستا دەستیان بە ئیشەکانی خۆیان کردو بەڵام ئەو یاسایی کە ئێستا هەیە کۆمیسیۆن ڕایگەیاندووە ئەو یاسایی کە ئێستا هەیە بەو شێوەیە زەحمەتە ئێمە بتوانین ئیشرافی هەڵبژاردنێک بکەین من بە دووری نابینم جارە چکە بێتەوە پەرلەمان وەک چەند گرفتێکی زۆر جەوهەری تێدایە چارەسەر بکرێ و لە پاشان دەنگی لەسەر بدرێتەوە بۆی بتوانێت هەڵبژاردنێکی پاک و خاوێن بکرێ کە هەموو گەلی عێراق ئەوەی دەوێ و ئەوەشی کە ئێستا لە عێراقدا دەگوزارێت نەتیجەی ئەوە بوو کە ئەو تەزویرە بەرفراوانە کرا کە ئەوە دەرەنجامەکەی بوو زۆر سوپاس بۆ بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ئەنجومەنی نوێرانی عێراق کە لە هەولێرەوە لەگەڵ ماوەی زۆر سوپاس بۆ بەڕێستان سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارم تا بەرنامێکی دیکە زۆر سوپاس بۆ بەڕێستان